بەڕێزان سڵاوتان لێبێت. شەشەمین کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە تیایدا ئەمینداری گشتی ئەو حیزبە خۆی بۆ پۆستی ئەمینداری یەکگرتوو نەپاڵاوتەوە. قسە و باسێکی زۆری بە دوای خۆیدا هێنا. یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتای ڕاگەیاندنیەوە لە مانگی شوباتی ساڵی 1994 تا ئێستا قسەی زۆری لەسەر دەکرێت. لە ناو یەکگرتووی ئیسلامیدا هەر زوو بە زوو ڕوتێکیان ئەتوانین بڵین تێڕوانین یەکسەری هەڵدا کە داوای ریفۆرمی لە ناو یەکگرتووی ئیسلامیدا دەکرد. ئەم تێڕوانینە ئەم بۆچوونەی بەشێک لە سەرکردایەتی و لە کادرانی یەکگرتووی ئیسلامی دواتر پەرەی سند و بەشێکیان بڕوایان وابوو کە مەسلەی بانگەواز و سیاست لێک جودا بکرێتەوە کە ئەمە ڕەنگە قورسترین هەنگاوێک بێت کە بۆ حیزبێک بنرێت کە بە ناوی حیزبێکی ئیسلامیەوە خۆی ڕاگەیاندووە. یەکگرتووی ئیسلامی کوردستان لەو کاتەوە تا ئێستاش بە بڕۆی بەشێک لە چاودێران نتوانیوە ئەو هەنگاوانە بنێت. تا ئێستا ڕخنەی زۆر لەسەر ئەدای یەکگرتوو هەیە. بەشێکی زۆر لە کادرانی یەکگرتووی ئیسلامی خۆیان دان بەوەدا دەنێن کە یەکگرتووی ئیسلامی پێش دەرکەوتنی بزوتنەوەی گۆڕان وەک بزوتنەوەیکی ئۆپۆزیسیۆن نتوانی ئەو بۆشاییە لە هەرێمی کوردستاندا پڕ بکاتەوە کە پێویست بوو هەبێت. یەکگرتوو نتوانی وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن دەربکەوێت. سەرجەمی ئەم ناکۆکیانە لە کۆنگرەی شەشەمی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگی دایەوە. تێدا بەشێک لە ڕوخسارە دیارەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆیان نەپاڵاوتەوە بۆ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەو حیزبە و بەشێکیش لە چاودێران لە درەوەی یەکگرتووی ئیسلامی ئەمەیان بە لێدانێک لە بەهەڵبی ڕیفۆرم خواست لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستاندا وەسف کرد. لە مەلقەی بەرنامی بەڕاشکاوی لەگەڵ هادی عەلی بەرپرسی پێشووی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەوڵ دەدەین لەسەر ئەدای ئەو حیزبە و ئەو ڕووداوانەی لەناو کۆنگرەی شەشەمدا ڕوویاندا و ئەو قسانەی لەبارەی باڵی ڕیفۆرم و بوونی تێڕوانینی جیاواز لەسەر ضرورەتی چاکسازی و ڕیفۆرم لە ناو یەکگرتووی ئیسلامیدا قسە بکەین. مامۆستا بەخێر بیت بۆ بەرنامی بەڕاشکاوی. سپاس بۆ جەنابە. ئەمەوێ بە کورتی سەرنجی خۆتم بیتێ وەکو یەکێک لە ڕوخسارە دیارەکانی یەکگرتووی ئیسلامی لە دوای کۆنگرەی شەشەمێوانێ بەرەو چ ئاڕاستەیەک ئەڕوات بە هەرەوەی یەکگرتووی جارانە و بە هەمان ئەو نەمەتە کارەکات یان گۆڕانێک لە کاری یەکگرتووە ڕوویاوە. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. بێگومان کۆنگرە هەر بەگشتی هەر کۆنگرەیەک بێ عادەتەن وێستگەیەکی گرنگە لە ژیانی حیزبی سیاسیە. بەنسبەت یەکگرتووی ئیسلامی کوردستانیشەوە کۆنگرەی شەشەم وێستگەیەکی گرنگ بووە گۆڕانکاری گەورەش ڕوویدا لەسەر و هەمویانەوە کە بەڕێز مامۆستا سەلاحەدین خۆی نەپاڵاوتەوە بۆ پۆستی ئەمینداری گشتی و پۆستی ئەمینداری گشتی کراوە بە دوو خول لە ناو پێڕەوی ناوخۆی حیزبە و هەندێک گۆڕانکاری تریش لەو بارەوە ئەنجام دراوە لە شێوەی کارکردنی یەکگرتوو لە ینی هەیکەلێتی یەکگرتوو لە با بڵین جەمعکردنی لە بینی کاری دەعاوی و کاری پەروەردەیی لە هەروەها کاری سیاسی لەوە ڕووە گۆڕانێکی ئەوتۆی ڕووی نەداوە لانی شتێکی لە ڕووی هەڵوێستی سیاسیەوە لە ڕووی هەڵوێستی سیاسیەوە خۆی هەر درێژەدان بە ئۆپۆزیسیۆن بوون تاکید کراوەتەوە لە کۆنگرەی شەشەمە بەڵام ئەوەی کە ڕەچاوە کرێ لە ماوەی ئەم سێ چوار مانگی ڕابردووە لە هەندێ لە هەڵوێستە سیاسیەکانە ئەوە ئەخوێنرێتەوە کە وەکو بڵێ ئۆپۆزیسیۆن بوونەکە بە شێوەیەک لە شێوەکان کەمێک کاڵ کرابێتەوە یا با بڵێن مرۆڤێتێکی زیاتری تیا ئەکرێ. بەڵێ ئەم مڕوونەتە ئەم کاڵبوونەوەی ڕۆحی ئۆپۆزیسیۆن بوونی کە تۆ باسیەکەیت هیچ پەیوەندێکی بە درەنجامەکانی ئەو کۆنگرەیەوە هەیە کە یەکگرتوو بەستی یان ڕاستتر ڕوونتر هیچ پەیوەندی بە ئەمینداری نوێی یەکگرتووی ئیسلامیەوە هەیە؟ بێگومان بە ینی عادەتەن ڕسمی سیاسەتی سیاسەتی هەر حیزبێک سەرکردایەتیەکەی و مەکتەب سیاسیەکەی و بە ئەمین عامەوە ئەنی بەسەرۆکی حیزبەوە ئەوانەیەکەن لە هەموو حیزبێکە و ینی هەر ئاڕاستەیە وەربگرێ ئەوان لێی بەرپرسیارن تەبیعی ئەوان لێی بەرپرسیارن بەڵام ئەوەی کە ڕەچاوە کرێ لە بە بڵین تەشکیلەی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانە مەکتەب سیاسیش با بڵین کە لە زیمنە
ینی با بڵین ئەوە هەر خۆی لە پێش کۆنگرێژ ئەوە هەر هەبوو ینی دوو ئەتوانی بڵێ دوو وجهە نەزەر هەبوو یا دوو بڵین دوو ئاراستە دوو بۆ چوون هەبوو بۆ چوونێکی ینی پێی وایە کە ئۆپۆزیسیۆن بوون تەبیعیە ئۆپۆزیسیۆن بە یەکگرتوو بەڵام نابێت لەژێر کاریگەری با بڵین ئەو شێوازەر بێ لە ئۆپۆزیسیۆن بوون کە با بڵین گۆڕان با بڵین ئێستا ڕێبەرایەتیەکە یا زیاتر کاری لەسەرەکە و ئەو پێوەی ناسراوە ئەوە تۆزێک ینی هینی دروست کردووە کاریگەری دروست کردو لەسەر ئەوەی کە ینی ئۆپۆزیسیۆن بوونەکە تەبان لە پێش کۆنگرە بەو شێوە کاریگەری نەبوو لەسەر ینی ڕسمی سیاسەتی حیزب بەڵام لە دوای کۆنگرە کاریگەریەکی زیاتر دیارە ینی بەقەنەعەتی تۆ لە دوای کۆنگرەوە ئەو کاریگەری کە دیارە ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن بوون تا کاڵ بێتەوە یان خۆجیاکردنەوە لە بزوتنەوەی گۆڕان تۆخکرابێت خۆی هەر کامێکیان بێ یەک ئەنجامی هەیە ئەوژەوەیە ینی ئۆپۆزیسیۆن بوونەکە بە شێوەی لە شێوەکان ینی کاڵترە لە جارە بەڵام ئەمە چ کاریگەریەک لەسەر یەکگرتووی ئیسلامی داهێ لە کاتێکە قسەی زۆر لەسەر یەکگرتووی ئیسلامی هەبوو پێش دروستبوونی بزوتنەوەی گۆڕان خۆی مشکلەکە ئەو مشکلەیە ئەمەگەر ناوی بنین کێشە ناوی بنین ینی باڵنی هەڵسەنگاندنی بۆ بکەینە مەسلەیە ئەمە ینی حاڵەتێکی تازەنیە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان توانێت بڵێ حاڵەتێکی ینی درێژ ینی قەدیم جەدیدە وەکو ئەوترێ هەمیشە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە حکمی پێکهاتەی با بڵین ئەندامانی بە شێوەیەکی گشتی و سەرکردایەتیەکەی و هەندێک تێڕوانینی فکری و تێڕوانینی سیاسی یعنی ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بوو بێ ئۆپۆزیسیۆنێکی ئەتوانین بڵین نەرم بووە ئۆپۆزیسیۆنێکی میانەڕەو بوو خۆی باسی میانەڕەوی ئەکرێت لە فکر و لە ممارەسە لە ڕووی لە بوعدە ئیسلامیەکە کە لە سەرەتای نەوەدەکانەوە زۆر ئیشی لەسەر کرا کاتی دیتەن باسی چۆنێتی ممارەسی کاری سیاسیش و چۆنێتی با بڵین ئۆپۆزیسیۆن بوونیش ئەوەش هەر ڕەنگەداتەوە لەسەر ئۆپۆزیسیۆن بوونیش بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە میانەڕەوی جۆرە لە نەرمی تایە ینی ئەوە حاڵەتێکە ینی خۆمان هەستمان پێ کردەوە زۆر جا خۆشمان لەناو خۆمانە ینی خوێندنەوەی جیاجیامان بۆی هەبوو ڕەنگە ڕەخنەشمان لە خۆمان گرت بێ ئەوە یە کاتێکە لە حکوومەت بووین بەشدار بووین لە حکوومەتە سەرۆکی حیزب بۆ مەکتەب سیاسیەکە بە شێوەی لە شێوەکان وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵەیانە کرد ینی کاتێکی کە معارەزەی کاتێک کە بڕیارە دەی معارەزەبی ئەم جارە بە پێچەوانەوە بە شێوەیەک ینی هەندێک ممارەساتەکرێ هەندێک هەڵوێست بەرەگیرێ کە ئەوکو بڵێ وەک هەڵوێستی حیزبی بێ کە بەشدار بێ لە حکوومەت ینی لە هەردوو حاڵەتەکە با بڵین ئۆپۆزیسیۆن بوونەکە ئۆپۆزیسیۆن بوونێکی با بڵین محکەم و ینی لەسەر ئەساسێکی محکەم لەسەر ئەساسی پرۆژێ استراتیژێکی ڕۆشن ڕوئایەکی ڕۆشن پرۆژەیەکی ڕۆشن خیتابێکی وازح نەبەشداربوون لە حکوومەتەکەش لەسەر ئەساسێکی محکەمە لەو بینە کاتێ بەشدارەبی لە حکوومەت بەشداربوونەکە بەقەدەر بە ئەندازەی حەقی خۆی نازانێ لەبەرەوە نایەوێ وەکو بڵێ ئەوتێ هەموو یەکەکان بخاتە ناو سەبەتەی حکوومەتەوە بە شێوەیەک هەڵسوکەوتەکە وەکو معارەزە دەرەکەوت لە خولەکانی ڕابردوو شەوا بوو کاتێکیش کە دوای بڕیاریدا لە دوای ینی لە دوای هەڵبژاردننی 25 تەموزی 2009 بڵێ ئەم جارە کە بڕیار درا معارەزە بێ معارەزە بوونەکەشی هەر بۆ ئاراستەیە بەڕاستی بەڵام جا ئەمە لە پێش کۆنگرە ڕەنگە وەک پێویست ڕەنگی نەدابێتەوە لە دوای کۆنگرە ئەتوانی بڵێ زیاتر پێوەی دیارە بەڵێ ئەو بەشداریی محەممەد فەرەجی مینداری گشتی یەکگرتوو لەو کۆبوونەوەی لایەنە سیاسەکان لەگە سەر و شێرێمی کوردستانە تا چۆن دەکەوێتە چوارچێوەی ئەو سیاسەتەوە کە تۆ باسێکی من وازانم لەو ینی دووسێ هین بوو دووسێ هەڵوێست بوو لەو ماوەیە کە کرا مەسلەی با بڵین هەر لەوەی کە پشگیریکردنی بەڕێز سەرۆکی هەرێم بۆ مەسلەی لێسەندنەوەی متمانە لە نووری مالکی و مەسلەی بەشداریکردنی من عامی حیزب لە کۆبوونەوەی حیزبەکان لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم و مەسلەی با بڵین وەرگرتنەوەی قەرەبوو لە مەسلەی کێشەکانی بادینان ئەوانە بە تایبەتی هەڵوێستانەوە هەتا هەندێک خیتابی سیاسی و ئیعلامیش کە خۆی پێکەوە ڕسمەگری ئەوە هەستەکەی ینی کاڵبوونەوەیەک لە
با بڵین لە خیتابی ئۆپۆزیسیۆن بوونەوە لەو هەڵوێستە سیاسیانی کە لایەنێکی ئۆپۆزیسیۆن چاوەڕێی لێ ئەکرێ ئەوە ینی کەمترە لە جاران. بەڵێ ئێوە بەشێک لە سەرکردە و بەشێک لە ڕووسارە دیارەکانی یەکگرتو تا چەند تاوانبارن لەو ئوسلوبە ئیسفنجەیەکە یەکگرتو گرتوویە بەر لە پێشترە. قسەی زۆر لەسەر ئەوە ئەکرێت کە یەکگرتووی ئیسلامی لە ساڵی 94ەوە هەتا ئێستا هەتا 2009 ئەیتوانی شوێنی زوودنەوەی گۆڕان بگرێتەوە، بەڵام نەیکرد، خۆی نەیکرد. ئەگەر نەیکرد بێکەواتە تاوانی گەورەکەوێتە سەر ئێوە کە سەرکردەی ئەو حیزبە بوون. بەڵێ ئەو قسەیە زۆر ڕاستە و فعلەن بۆ شایەکی گەورە بوو و چاوەڕێی ئەوە کرا کە یەکگرتووی ئیسلامی کوردستان پڕیکاتەوە و یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشی ئەوەش قوربانی دابوو بە تایبەتی لە هەڵبژاردنەکانی کۆتایی ساڵی 2005 کە بارەگاکانی کەوتنە بەر سووتاندن و هێرش و پەلاماردان و چەند ئەندامی لێ شەهید کرا، چەند ئەندامی لێ برینار کرا، حتا لەوانەیەک لە ئاستی مەکتەب سیاسی کە سەرۆکی کوتلە یەکگرتوو بوو بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو ینی وەزعەکە ئەوەی ئەو خڵقاندی ئەوە زمینی ساز کردبوو بۆ ئەوەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان دوای ئەوە ئیتر ئۆپۆزیسیۆن بێ، ئۆپۆزیسیۆنیش بەڕاستی ضرورەتێکی ساحە سیاسیەکە بوو، ئەوە ئەرکێکی نیشتیمانی و ئەرکێکی سیاسیش بوو بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان وار چاوەڕێکرا کە یەکگرتوو پڕیکاتەوە. بەڵام بەداخەوە لە کاتی پێگەێنانی حکوومەتی با بڵین دوو کابینەکە کە بوو بە یەک کابینە و حکوومەتێکی هاوبەش دروستکرا، یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو کاتە ڕیانی ڕێی هەش بوو لە سەرکردایەتیان ڕاهەبوو کە لەسەر ئەوەی کە حەقوای درێژە بۆ ئۆپۆزیسیۆن بوون بدرێ، بەڵام زۆرینەی ینی سەرکردایەتی بەش تایبەتی بەڕێز مامۆستا سەلاحەدین لەگەڵ ئەوە بوون کە ئەو خولە مادەم ینی باسی یەکگرتنەوەی دوو حکوومەتەکەیەوە ئەمانە لە مەشهەدە سیاسیەکە یەکگرتووی لێی بە دوور نەبێ. بەڕای من ئەوە هەڵەیەکی ستراتیژی ینی پشتکێن بوو بە یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەوە بووە هۆی ئەوە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان کەوتە دووە و بۆ شایە سیاسیەکە لە جیاتیەوە کە ئەبووە یەکگرتوو پڕی کردایەتەوە دوایی زەمینە ساز بوو بۆ ئەوەی لە هەلومەرجێکی ترە بزوتنەوەی گۆڕان هاتە ناو ساحەکەەوە بۆ شای پڕکردەوە و ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەر ئۆپۆزیسیۆنە لە ناعیلاجی ئۆپۆزیسیۆنە و ئەگەر مشارەکەش لە حکوومەتەکە هەتا مشارەکەشی زۆر مشارەکەکی محکەم دەرناچێ. بەڵێ ئەو مەسەلێش ینی تاوان ئەگەر خەتا بێ، ئەگەر قرار بێ خەتا بێ، ئەگەر هەڵە بێ، ئەگەر هەرچی بێ لە سەرکردایەتی بە تێگرا لێی بەرزە، ینی من کە خۆشم لە زمنابوو نەیانی بڵێم کەسێکی دیاری کراو یا مەسەلەن چەند کەسێکی دیاری کراو خۆی سەرکردایەتی لێی بەرپرسیارە بەنسبەت یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە بەڕاستی حەزەکەم ئەوە هەموو کەس ئەوە بزانانی سەرکردیانی ڕێخستنەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان کادیرە پێشکەوتەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەمووی لە ئاستێکی زۆر بەرپرسیارانە تەعاملەکە وەندمانێکی باشن بە سەرکردایەتی خۆیان هەبوو لە هەموو خولەکانە و ئامادەشون بۆ هەر جۆرە هەڵوێستێت بۆ هەر جۆرە ڕوبەڕووبوونەوەیەک، بەڵام ئەگەر ینی نەتوانرابێ هەڵوێستی باش وەربگیرێ بەڕاستی ینی گلەیەکە ڕەخنەکە یا با بڵین کەم تەرخەمیەکە ینی هەر بڵین بەچەوەیکی گشتی بڵین بەرپرسیارەتەکە لە ئاستۆی سەرکردایەتەکەی بووە و تا ئێسش لە ئاستۆی سەرکردایەتەکەیەگە هەر جۆرە دواکەوتنێک ڕووکاتی یەکگرتووی ئیسلامی کوردستان. بەڵێ لە دوای ئەو هەڵەیەوە کە تۆ بە هەڵی کەمەرشکێن ناوا برد لە ساڵی 2009 یەکگرتووی ئیسلامی کوردستان بەس نەبوو کە خۆی بە تەنها بەژاری لە هەڵبژاردنەکەی بکە، نەگوڵە لەگە چەند حیزبێکیکە ئێتلافێک دروست بکات و ئێتلافەکەش ڕژە پێویستەی نێنە. ئاخر ڕاستە خۆ ینی چاوەڕێ ئەوە کرا، بەڵام چی بوو 2 ساڵ لەوە بەر ینی لە ماوەی 2 ساڵی پێش هەڵبژاردنەکانی 25 تەمووزی 2009 یەکگرتووی ئیسلامی کوردستان سەرکردایەتی بەتایبەتی بەڕێز مامۆستا سەلاحەدین وەکو ئەمینوداری حیزب سەرکردایەتی بەرەیەکیە کرد بە ناوی 4 حیزبەکە وەکو کاک محەممەدی حاجی محمود ئەیوت ئەگەر هەموو هەر حیزبە لە حیزبەکان وازی لەو لیستە لەو 4 حیزبە بێنین مامۆستا سەلاح نابێت خۆی مهندسی باوڵین 4 حیزبەکەیە. ئەو 4 حیزبە کاری هاوبەشیان پێکەوە بوو، ینی ماوەی 2 ساڵ کاری هاوبەشیان پێکەوە بوو. لەبەرەوە ینی ئاسانیش نەبوو تۆ بکوڵی چاوەڕێی ئەوەش ئەکرا کە ئەم 4 حیزبە پێکەوە بتوانن ینی ببنە بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی بەهێز لە هەر هەڵبژاردنێکە کە ئەنجامە درێ و بۆ ئاراستەیە ینی بۆ ئومێدەوە کە ئەو 4 حیزبێ ئەنجام درا و ینی دوولایانی ئیسلامی و دوولایانی با بڵێن ینی چەپ و تا ڕادەیەک با بڵین نەتەوەیی
ئەوە ینی بۆ خۆیان لە خۆیان بە هەنگاوێکی گەورە لە ڕووی سیاسی و لە ڕووی فکری و لە ڕووی ئەو کاتە تۆ لەگەڵ ئەو دروستکردنی و ئێتلافە بەڵێ من لەگەڵی بووم لە دوای بەرچی لەگەڵی بوو لە دوای هەڵبژار لەبەرچی لەگەڵی بووم لەبەرەوە چونکە 2 ساڵ بوو ئێمە ینی هەموو حزب بەدەم ئەو پرۆژەیەوە بوو و لە آخر کۆبوونەوە کە لە آخر کۆبوونەوە ئاسان نیە بڕیارێکی واوەربگیرێ بڵێ وەڵایسە من ینی ئاسان نەبوو لەبەرەوە ینی ڕاوبۆچوونی جاجاش دروست بوو لەو کاتە بەڵام ینی تێگڕا دوایی بەرەو ئاراستەیە ڕۆی کە ینی سەوەختی ئەوەی ئینسحاب لەو مۆزوع بکەیت لەبەرەوە ینی چوالیستەکە دروست بوو کە چوالیستەکە دروست بوو بەڵام هەر لە ناونیشانەکەی کە ناونرا چاکسازی و خزمەت گوزاری دوای ئەو خیتابە سیاسی کە گرتیە بەرخیتابی لە هەڵمەتی هەڵبژارنەکانەوە هەندێ هەڵوێستی تریش بە دوا هاو مەسەلەی دەستور و ئەوانە کە جۆرێک لە مرونە پیشاندا بەڵام ئەوەی ئەوانە هەمووی بەجێ خۆی ینی بەڵام ئەوەی کە بڵێن زەربەیدا لە لیستی چوار حیزبەکە ئەوە بوو کە بزوتنەوەی گۆڕان لیستی گۆڕان نەک بزوتنەوە کاتە لیستی گۆڕان وەکو لیست کە دابەزین بە خیتابێکی زۆر با بڵێن گەرمەوە و زۆر بە حەماسیەوە طبعا ئەو ینی جەماوەرێکی زۆر ینی ئەو خەڵکەی دەنگ دەرەکەی کوردستان لە جیاتی ئەوەی کە دەنگ بدەن بە لیستی چوار حیزبەکە دەنگەکانی خۆیاندا بە لیستی گۆڕان و ئەو با بڵین ئەو پاشەکشەیە کە بۆ لیستی چوار حیزبەکە دروست بوو ئەنجامەکەی ئەوە بوو تەنها هی گرمی خطابەکەی سوودنەوەی گۆڕان بوو یان هی سەرکەوتوی پرۆژەکەی ئەوان بوو و خراپی پرۆژەکەی ئێوە بوو والله تر هەمووی ینی نەرمی با بڵین خیتابی سیاسی چوار لیستەکە هەندێک لە هەڵوێستی سیاسی لەو کاتا کە نەرمی پیشاندرا بەرامبەر بەدەسەڵات و ینی گەرمی خیتابی هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان و پرۆژانی کە لەو کاتا خستیانە ڕوو ئەوە جۆرێک لە عجابی لە لای دەنگدەری ینی کوردستان دروست کرد کە دەنگی زۆر بەلای لیستی گۆڕان هاچوو دەنگی کەم هات بەلای لیستی چوار حیزبەکە لە نەتیجەی ئەوە لیستە چوار لیستەکە دەنگی کەمیانە بەڵام دیارە زەرری گەورە بەریکێکە و بەری یەکگروتی ئیسلامی کوردستان کەوت بەڵێ باشە بەڵام ئەگەر ئێمە بە گریمان دایبنین ئەگەر لیستی گۆڕانش بەشداری نەکردایە لەو هەڵبژاردنەیە ئێوە زۆری نەشتان بێنایە ئایا بۆ ئەدای ئێستای گۆڕان ئەتانتوانی کار بکەن چکە قسە لەسەر ئەوەیە کە هەتا بزوتنەوەی گۆڕان باسی لە بوو جۆ و لە سامانی گشتی و لە بەهادەردانی سامانی گشتی نەکرد یەکگروتی ئیسلامیە موسوعانی باز ناکرد من وەکو پێم وتی وتم یامانی یەکگروتی ئیسلامی کوردستان کە وەختێ وەکو لایەنێکی میانە ڕەو دوور لە هەموو جۆرە توندڕەوی و تونند و توژیەک لە فکر و لە ممارەسات دروست بووین ئەو پەروەردە درێژ خایەنە ئەو ینی ڕۆشنبیریە با بڵێن ئەو کولتورە حیزبێ درێژ خایەنە کە کاریگەری هەبوو لەسەر سەرکردایەت و لەسەر کۆی ئەندامانی یەکگرتو ئەوە حتا لە مەجای ئۆپۆزیسیۆن بوونیشان ڕەنگی داوەتەوە وەختێک کە ئۆپۆزیسیۆنیش بین ئۆپۆزیسیۆنێکی نەرمە بین لەبەرەوە حتا ئەوەش نەبووە ئێمە هەر ئۆتوانزان ئۆپۆزیسیۆنێکی نەرمە بووین ناتوانین ئۆپۆزیسیۆنی تن بین بەڵێ بەڵام بۆچی ناتوانن ئۆپۆزیسیۆنێکی تون بن ئیتر ئەوەکو بڵێ ئەوە تەنها لایەنە پەروەردەیەکەیە یان لایەنی هێزیش ڕۆڵە بینێ لەوێ ئاخر جوان ینی زۆر هۆکار هەیە ئەتوانی بڵێ ینی یەکگروتی ئیسلامی کوردستان حیزبێکە سەر تاسەری مەسەن تەواجودێکی زۆری لە ناوچەکانی دهۆک و بادینان هەیە تەنها لە ناوچەکانی سلێمانی و هەولێر و ئەو شانانەی تر نییە و لەوێ لە بەڕاستی معلومە کە فشار ئەو فشاری کە لایەنی دەسەڵات ئەیکا لەسەر لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بە تایبەتی لە دەڤەری بادینەوە بزا لەسەر یەکگروتی ئیسلامی کوردستان ینی فشارێکی فەوق العادە بووە تا کۆتایی ساڵی ڕابردوو خۆم کەس دەزانێ ئەوانش بێت تەسیر نەبوو لەسەر ئەوەی کە ینی خیتابی سیاسی سەرکردایەتی یەکگروتی ئیسلامی کوردستان ینی نەیتوانێت مڕاعاتی ئەو وەزع نەکات چونکە ئێمە لێرە لە سلێمانی ئاسان بوو لە سلێمانی و لە هەولێر بەڵام کاتێکش مڕاعاتان کردو بارگاتان سووتێنراوە ڕاستە ڕاعاتیش مەگە بەڵام ڕاعاتەکە شەفاعەتی نەکردووە ئەوەش ڕاستە بەڵامی ترەوە واقعەکە ینی خۆی فەرز کردوە بەسەر سەرکردایەتی یەکگروتی ئیسلامی کوردستان زۆر باشە لە دوایین کۆنگرەی یەکگروتی ئیسلامیە لە راپۆرتی سیاسی حیزبە سەلاحەدین محەممەد بەهادین ئەمینداری گشتی ئەو حیزبە بە دەقوتی خەڵکانێک هەبوون لە سەرکردایەتی یەکگرتو و پرسی جاکردنەوەی بانگەواز و سیاستیان لەناو یەکگرتو تا لە ئاسی سەرکردایەتی هێنایە ناو ڕێخستنەکانەوە ویسیان حیزبەکە تووشی قەیرانێکی قوڵ بکەن ئەمە وا لێک درایەوە کە ڕاستەوخۆ لەگە تۆیەتی خۆی باز لە باسی هینەکەی کرد طبعا تەبیعیە کە
ئەمینداری حیزب سەرۆکی حیزب لە هەر کۆنگرەکە راپۆرتی 4 ساڵی 3 ساڵی 4 ساڵی ڕابردوو پێشکەشەکە هەڵسەنگاندنەکە بۆ هەموو باڵین وێستگە و هەوراز و نشێوەکانی باڵین خولی ڕابردوو ئەوان شتێکی ئاساییە لە زمانی ئەوە تاوان باسی کۆنفرانسیش بوو کە کۆنفرانسی بۆ خۆی وێزگەیەکی گرنگ بوو کۆنفرانسی 2010 مانگی 5 2000 بەڵام ئەو بە شکست وەسفی کرد اینجا ئەو بە شکست وەسفی کرد ینی خوێندنەوەی خۆی بۆ شکست ینی بۆ شکست بووە ناخۆ ئەوەی کە زیاتر با بڵین خوێندنەوەی بووەکرا کە زیاتر مە بەس دی ڕەنگە با بڵین وتارەکەی من بوو بیا ئەو پێشنیار و هەندێک پێشنیار و هەندێ داواکاریم خسەر ڕوو لەوە کە داوای گۆڕانکاریم کرد داوای ئەوم کرد کە پۆستی ئەمینداری گشتی بکرێ بە 2 خول و ینی بە مؤسساتی بکرێ ینی من زیاتر ڕاستی باسی جیاکردنەوەی داوسیاتر ڕەنگە بۆ شێوە نەبوو ینی باسی بکردن بە مؤسساتی بۆی مؤسسەیەکی ینی وهابێت کە بتوانێت کاروباری خۆی بەڕێوە بەرەو حیزبی سیاسیش وەکو مؤسسەیەکی سیاسی بتوانێت کاروباری خۆی بەڕێوە کە ینی سەرقابوون بە مەجای سیاستەوە زۆر کاریگەری نەبێت لەسەر دواکەوتنی بواری داوە هەروە بە سەرقابوون بە بواری داوە کاریگەری سەربی نەبێت لەسەر خیتابی سیاسی و مبارەسەی کاری سیاسی ئەوە ینی تەبان شەرح و تەحلیلێ لەو بارەیەوە ئەوانە کۆمەڵی پێشنیاری باش بوو پێشکەشم کرد و بەڕاستی خۆ شمزانی کرد کۆنفرانسی ئەوە نییە بڕیار لەسەر ئەو شتانە بدرێ بەڵام وام پێ باش بوو کە کۆنفرانس وێزگەیەکە وا بێیان دە قسەی جددی تیا بکرێن نە هەر تەنها شتێکی هەروە ڕۆتینی بێت و 500 کەست کۆ کردوتە بەیانی تا ئێوارە و خوا حافظ وام زانی وام هەستکرد پێویست بەوە کاکە و ئەو شتانە کە منوتم لە ناخی زۆرە لە ئەندامانی حیزب بوو زۆرە لە تایبەتی سەرکردایەتی بەڵام لەم لە کۆنگری شەشەمە بەشێک لەو پێشنیارانی کە تۆ کردێ بە تایبەت دیاریکردنی ماوەی ئەمینداری بە خول بەڵێ جێبەجێکران ئەی بۆ بە شکست نابی برد ئامانجێک بوو ئەوەی مەسەلەیە و ڕێگە نەدرێت ئەو مەسەلەیەکە پێویستی بە تەوزیح هەیە چونکە بەڕاستی وەختێک کە باز لەوە هاو کە بەڕێز مامۆستا سەلاحەدین خۆی ناپاڵێتەوە و فعلا ینی ئیشێکی گرنگیش بوو فعلا ئیشێکی گرنگیش بوو ینی هەق وایە بە تەقدیر باس بکرێ بە تەقدیری بۆ بکرێ بە سەروەرێکی گەورە زۆردانرا باشە خۆ منڵم سەروەرێکی گەورە بوو بەڵام ئەوە لە وایە باشە بۆچی وەختێک کە من باوە داوای بکەم بە شکست ناو ببرێ بەڵام وەختێک کە خۆی بەڕێزیان ممارەسەی بکە ئەبێتە سەروەرێکی گەورە ڕاستە بۆ خۆی سەروەرێکی گەورە بوو بەڵام خۆ ئەوەی منیژوتم نابوو بەنا بە شکست ناوبرێ ئەمەوەکو وایە کە ئەڵێ کەیل بمکیالینە بەڵام کەیل بمکیالین بەڕاستی ئەوای لای ئێمە ئیسلامی نەبووایە بەو شێوەیە چونکە ئێمە هەر لە قورئانە سورەتێکی کامل لە قورئانە لەسەر ئەوەیە ڕەشە لەو کەسانەیە کە بۆ خۆیان باشێ پێون بەڵام بۆ غێری خۆیان بە سووکەی پێون خەڵک وازانێ و باسی برنج و هینە ینی چەڵتوک و گەرم و جوێ بەڵام مەسەلە معنی مەسەلە سیاسیەکانی ژەگرێتەوە لەو بارەوە بەڵێ تا چەند ئەو کەشوهەوایی کە سەلاحەدین محەممەد بادین دروستی کرد لە ناو کۆنگرەیە لە پێش دەستپێکردنی کۆنگرا کە باسی لەوە کرد خۆی هەڵنابژێرێتەوە و حەملێکی ئەلامی بۆکرا ڕۆڵی هەبوو لەوەی کە ئەوەی پێی ئەوترێت ئەوانەی کە باسی ڕیفۆرمیانەکە لە ناو یەکگرتووە باسی ئەوە کرێت کە لە کۆنگرا تێکشکان بۆ شێوەیە تێک بشکێن تا چەند ئەو کەشوهەوای ڕۆڵی هەبوو لەوە لەوانەیە بە شێوە لە شێوەکان دەوری بوو بێ بە تایبەتی ماوەی 2 ساڵی ڕابردوو من دەستم لە کار کێشایەوە و ینی تەبان دەست لە کار کێشانەوەکە من لە ئیعلام باس کراوە هەندێ دەنگۆی لێکەوتەوە تەبان بەڕێز مامۆستا سەلاحەدین و خەیەدا ئەندامانی تری سەرکردە مەکتەب سیاسی ڕەنگە ناچار بوو بن تەوزیحاتی لە بدەن لەسەر بدەن لە ناو ڕێخستنەکانە یەکتر هەرێکێ بە بۆچوونی خۆی هەرێکە بە دەرەجەی ئینساف و بە دەرەجەی با بڵێن قەناعەتی خۆی ئەوانە هەمووی پێشەکی بوون بۆ ئەوەی کە ینی زمینە ساز بوو کاریگەری بێ لەسەر ئەو وەزە بێگومان ینی کەشوهەوای کۆنگرە و ئەو حاڵەتە عاتفیە کە دروست بوو ئەوانش بێگومان تەسیریە بۆ لەسەر وەزە بەڵێ زۆر باشە هەر لە مەسەلەی کۆنگرامێنینەوە دەنگۆی ئەوە لە ئارادایە کە پێش ئەوەی سەلاحەدین محەممەد بەهادین بڕیاری یەکجاری بدات بەوەی کە خۆی ناپاڵەوێتەوە ئەمینداری یەکگرتوو ئەگە سەرکردایەتی و بەشێک لە کەوادری حیزبەکەی کۆ بۆتەوانێ وە گرنتی ئەوەی لێ وەرگرتوون کە لە کۆنگرەیە تۆ بە ئەمیندار هەڵ نابژێڕیت ئینجا بڕیاری یەکجارێکی یاوە بەڵام وەڵامەکە هەڵگرە بۆ دوای ئەم ناوبڕە خۆشەویستانم پشوویکی کوردوەرەگرین و گەڕێنەوە لاتە